ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەمەنوویتان لێبێ. پەرلەمانتارێک دەڵێ پارەی ئەم میلەتە لای چەند کاکێکە لە ناو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کە بوونەتە بەڵا بۆمان. پەرلەمانتارێکی تر دەڵێ 50,000 دۆلار دراوە بە کچێک هەر لەبەرەوەی جوانە، 18 دەفتەریش دراوە بە ئۆتۆمبیلێک بۆ خانمێکی تر. ئەمە بە چی؟ ئەمە بە پارەی میلەت. دەپرسین پارەی میلەت لای کێیە؟ دەپرسینەوە وڵاتێک نەوتی هەبێت بەرپرسەکانی لەو پەڕی خۆشیدا بژین بۆ خەڵکەکەی هەژار بێت و بە 6 مانگ جارێک موچە بدرێت. دەوترێت حیزبەکان بە تایبەت یەکێتی و پارتی خەڵک برسی دەکەن بۆیە ملکەتیان کەن. دەنووسێت بەعز هاوڵاتیانی کوردی دەکوشت، ئەم حیزبانە هاوڵاتیانی کورد برسی دەکەن. دەوترێت پارەی نەوت کووە؟ ئەی پارەی گومرگ و پارەی داهاتی ناوخۆ، پارەی قاسە و بانکەکان چیان لێ هات؟ ئایا حکومەت ئیفلاسی کردووە یان وەک پەرلەمانتارێک دەڵێ حکومەتیان تاڵان کردووە؟ دەپرسینەوە بۆ خەڵک لەم بەرپرسانە ناپرسێتەوە، بۆ بە کەس بە مەسوولەکان ناڵێ ئەمەتان لەکوێ بوو، من ئەینە لەکوم هازە. پەرلەمانتارێک دەڵێ کۆمەڵێک مافیا لە ناو دوو حیزبدا سەروەت و سامانی ئەم وڵاتە دەبن. ئایا کاتی لێپێچینەوە نییە؟ ئایا بەم حیزبانە چاکسازی دەکرێت؟ سەرۆکی پەرلەمان دەڵێت چاکسازی بە کەسانی نەخوێنەوار ناکرێت و بە کەسانی گەندەڵ حکومڕانی ناکرێت. دەپرسینەوە لە تۆی بینەر دەپرسم، ئەگەر وڵاتێ بەرپرسەکانی گرانترین ئۆتۆمبیلیان هەبێت، ماڵ و مڵک و ژێرزەمینیان هەبێت، بەڵام خەڵکەکەی چاوەڕێی 300,000 موچە بکات، خەڵکیش هەر بێدەنگ بێ، وەک ئەم بەرپرسانە ناکەن کە ئێستا دەکرێت؟ پەرلەمانتارێکی پارتی دەڵێت کاتی تۆمەت بەخشینەوە نییە و دەبێت پشگیری هەنگاوەکانی بەرزانی بکەین. ڕۆژنامەنووسێکیش دەنووسێت سەرەوە خۆی گەندەڵە و بە خوارەوە چارەسەر نابێت، دەبێت سەرەوە ببڕن نەک خوارەوە بنبڕ بکرێت. ئاراستەیەک لای وایە ئەوەی ڕێگرە لە چاکسازی هاشوهوشی هەندێک هێزە کە موزایەدە دەکەن. دەنووسێت دەبێت هەموو پشگیری چاکسازی بکەین بۆ کۆتایی پێهێنانی گەندەڵی. لە بەرامبەردا ئاراستەکەی تر دەڵێت ئەوەی ئەم دەسەڵاتەی گەندەڵ کرد دەبێت کۆتایی بەخۆشی بێنێت. دەنووسێت پارە و داهاتیان بە تاڵان بەر، ئێستاش باسی چاکسازی دەکرێت. دووارەسی جیاواز بە میوانداری کاوە ئەحمەد ڕۆژنامەنووس و کادری پارتی. سوپاس کاکاوە. هەروەها عەلی فەتاح مامۆستا و هەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕان. سوپاس کاک عەلی. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بووم. کاکاوە سەرەتا لە بەڕێستەوە دەست پێکەم. ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان خاڵێکی دانا لە ڕستەکەدا بەوە چاکسازی بە کەسانی نەخوێنەوار ناکرێ و بە کەسانی گەندەڵ حکومڕانی ئەم وڵاتە ناکرێ. ئەوەی ئێستا حکومڕانی ئەم وڵاتی بەدەستە بەرزانی مام و بەرزانی برازا و بەرزانی کوڕە. لە قسەکانیشە ئاماژە بوو بۆ پارتی. پێت وایە چاکسازی بەمانە دەکرێت یاخودەم قسەی سەرۆکی پەرلەمان تەعەسوف بوو، ڕقێک بوو، تووڕەبوونێک بوو؟ بەناوی ێزانی بەرزی دولۆڤان سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی هەڵەبجە بە مناسبەیەکی ئەمڕۆ 16 سێیە، هەروەها شەهیدانی بەرگری لە خاکی کوردستان پێشمە قارەمانەکانمان کە لە شەڕی بەرگری لە داعش شەهید بوون، هەروەها سڵاو و ڕێزش بۆ پێشمەرگە قارەمانەکانمان لە بەرەی جەنگ. لە ڕاستیدا دەبێ باشکرا و بەڕوونی دەست بخێنە سەر برینەکان و لەو چەقی و بەستیویە حەقی ڕابردوو دەربچین. بەداخەوە ئەوەی کە دەبیندرێت لە گۆڕپانی ئەمڕۆی سیاسیدا دەبینین ئاراستەکان بە ئاراستەی گومان خستن سەر هەموو بابەتەکان. من ڕستەی بۆ جەناب ڕاستەکەمەوە. ئەو وشەی کە جەنابی سەرۆک هەرێمی کوردستان یان سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانە دەستەواژە بەکارهێنانی دەستەواژەکان بە شەخسەنەکردنی بابەتەکانە کە ئەمە ئازارێکی زۆرە بەخشێ. چۆن ئیرادەی حکومڕانی ئێستا بەرزانی کە لە 19 ئاوی ساڵی پێشوە پۆستەکەی خلافی یاسایی لەسەرە، سەرۆکی حکومەت کە نێچیروان بەرزانیە کەواتە حکومڕانی و بەرپرسیاتی پشتی شێری بەر پارتی دەکەوێت. یەکێک لە جیاوازیەکانی ئەوەی کە من دەیبینم وەکو چاودێرێکی سیاسی، وەکو کەسێک لە تێڕوانینی من، هێزی سیاسی خاوەنی ئیرادە دەتوانێت بوونی هەبێ و بوونی ئەو بە ئەندازەی بەرهەڵگرتنی بەرپرسیارەتیە و ئەمەیە کە جیاوازی لایەنێکی سیاسی وەکو پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر بە لایەنێکی تر نیشانەدا. چۆن ئەم قسەیە چۆن ئەخوێنیتەوە؟
بەواتایەک من لەو ڕوانگەوە دەیبینم بەداخەوە وڵات بە تێڕوانینی من بە هەرزەی سیاسی ناڕاتە ڕێوە بە دروش مش ناڕاتەوە بە شخصەنەکردنی بابەتەکانش ناڕاتە ئەمەی گۆڕان کردوێتی هەرزەی سیاسیە بەڵێ بەس زۆر لەوە بەداختر شتێکی ترش هەیە ئازارەکەیە سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەم هەنگاوانە بوو کە قەیرانی سیاسی دروست کرد و قەیرانی سیاسێکی هێنایە گۆڕپانی سیاسی بە ئاشکرایەکی هەموو لایەنێکی پێوەتی ئێوە هەرزەی سیاسین ئەمە قسەی کاکاوە بوو سەرۆکی پەرلەمان لە شوێنی خۆی سەرۆکی ماوە بە سەرچووی هەرێمیش لە شوێنی خۆی ئەو جملەی هەرزەی سیاسی و تەجروبەی سیاسی لە شوێنی خۆی لە نیو سەدە زیاترە نیو سەدە بڵین لە نیو سەدەی ڕابردووە تا ئێستا سیاست بووە بە عیلم باشە علمی سیاسەمان هەیە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە بە زانکۆکانی سنووری دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستانیشەوە علمی سیاسەیە علمی ئیدارەیە تەنانەت ئێستا علمی ئیجتیماع هەیە واتە بۆ هەڵسەنگاندنی بارودۆخی کۆمەڵایەتی خەڵک بۆ هەڵسەنگاند و تێگەیشتن لە کێشە کۆمەڵایەتیەکان پێویستمان بە بەحسە نەک بۆ مەسەلەی ئیدارە و بارودۆخی سیاسی مەبەستم لەوەیە بەڵێ حکومڕانی بە خەڵکی نەخوێنەوار ناکرێت حکومڕانی و چاکسازی بە خەڵکێکە کرێت کە بەڕاستی لەو بوارەیە مختص بن نەک تەنها بڕوانامەشیان نەخوێنەوارە و چیە لە هەرێمی کوردستانە ئەگەر کاک ئەو برا بەڕێزە پێمان بڵێت بڕوانامەی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت چییە شتێکی طبیعیە با ئێمەش بیزانین ئەگەر تا ئێستا نەمانزانی بێ و ئەگەر پێی وایە پێویستیان بە بڕوانامە نیە پێویستیان بە ئەزمونی 25 ساڵی ڕابردووی ئەوان ئەو بارودۆخی خوڵقانوە کە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە تایە ئاشین لە 25 ساڵی ڕابردووە لە 25 ساڵی ڕابردووە کێشەی وڵاتی ئێمە پرسیار لەوە دروستە بێ زۆر پێم سەیرا ئەی بۆ تۆ بەشدار بووی لەگەڵی ئەی بۆ هاتیت ئمڕۆ تۆ دوایی بیرەکەیتەوە کە کوڕت بە کێداوە و ئمڕۆ تۆ بەداخوازێکە ڕاستینیت بۆیە من ئیجازەم بدەرێ یەک شتێکی بە ڕاستی کەم جوونە ئەمەیە کێشەی حەقی دەرونی ئێمە مەسەن تەسەوری هەمومان بەم شێوەیە گومان بخەسەر هەموو شتەکان بە من ناڵی نەبووە لە نەتەوەکانە لە گۆی ئەم زەویە کە جەنابەت باسی پۆرفیشناڵی ئەەکەی باسی پسپۆڕی ئەەکەی لە بوارەکانە نەبووە سەرکردەیەکە کاریزما بێ کاریزمایی بوون بە بەڵگەنامەیەکی بەتاریخی مرۆڤایەتی نەبووە دوای 25 ساڵ کە چارەکە سەدەیەکە دوای 25 ساڵ دەستەبژێرێکی سیاسی کە ئەم 25 ساڵە هەموو چانسەکانی حکومڕانی لای ئەوان بووبێ لە ڕێگای هەڵبژاردنەوە لە ڕێگای تەزویری هەڵبژاردنەوە لە ڕێگای خۆسەپاندنەوە لە ڕێگای احتیکارکردنی هەموو کایە کۆمەڵایەتی و ئیداری و سیاسیەکانەوە ئەم دەستەبژێرە کە هەموو چانسەکانی حکومڕانی پێشتری بەرکەوتووە ئێستا ئەم دەستەبژێرە کە هەموو قەیرانەکانی ئێستای هەرێمی کوردستان بەرهەمی کار و فرمانی ئەم دەستەبژێرە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان بە جەنابەت بڵێم ئەمە ئازانی چۆنە بچووکردنەوەی بابەتەکانە یەک ئازارێکی زۆرە گەین ئێوە زان چی بەدەنگ دەرەکەن ئەنی پرسیارەکەمە دووسە بێ ئمڕۆ کە تۆ دەست بۆ شوێنێک درێژەکەی کە ئمڕۆ بەدەنگدەر بە ڕێگای سندوقی دیموکراسی و هاتووە ئمڕۆ تۆ تعنیەکەی کە پێشتر لە ئەی بۆ پێڕازی بووی من نازانم ئەم گومانە خستنە سەر شوناسی کورد چییە بۆ هەمیشە بۆ دەتانێت ڕەمزەکان بشکێن گۆڕان دەیەوە ڕەمزەکان بشکێنێ من ئەوەی کە بیبینم خۆ من ئەوەی تا دەبێت زۆر باشە هەرێی سیاسی دەتانێت ڕەمزەکان بشکێنن بۆ ئێستا دەزانن شەهادەی نەبووە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم شادەی نەبوو ئەی بۆ پێشتر بەشداریتان نەکرد خۆ ئەمە وەکو وایە قسەکەیە سەرۆکیدا بەشوو دوایی پەشیمانە بیتۆ لە زاوە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و هەموو ئەوانی کە ئێستا دەستەبژێری سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان ئاکەن وەک لە پێشترا وتم هەمان ئەو دەستەبژێرن کە لە ساڵی 92 حکومڕانیەکەن ئەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەرئەنجامی کار و فرمانی ئەم نەشارەزا و نەزانانەیە کە ئێستا لەسەر دەسەڵات ماونەتەوە ئەوەی بڵێ گەندەڵی ئەم پارتی بەڵنیە یعنی یەکێتی شەریکە بەش بێگومان پەرلەمانتارێک دەڵێ یەکێتی و پارتی بێگومان لە زمانی 50 لە دوای هەڵبژاردننی 95 ساڵی 1992 تا ئێستا ئەمانە حکومڕانن لە هەرێمی کوردستانە ئەمانە ئەو بارودۆخیان خوڵقاندووە کە ئێستا ئێمە خەڵکی هەژار زیاتر بە ناخی زەویەکە چێتە خوارەوەوانی کە دەوڵەمەنن زیاتر بەرەولووتکە چاکسازی لە دنیاە چاکسازی لە دنیاە چاکسازی لە دنیاە لەسەر تا دەکاتە زاخۆ وا یەک پرسە مامۆستا بە تۆ ڕوونەکەمەوە ژمارەی مامۆستا ژمارەی پێشمەرگە قارەمانەکانی ئێمە بە ژمارە ئەخم بەدەستی جنابتان ئەوەی کە ئمڕۆ خوێن دەبەخشێ ئەو سەرۆکەی کە ئمڕۆ پێشمەرگەیە بۆ پرسیار و پێشمەرگەکەی شەهادەکە چییە من لە جنابت پرسیارەکەم ئایا خۆ بە زلزانینی خۆمان ئەم بچووک سێرکردنەوەی ئیجازە بێت لە ژیانی کۆمەڵایەتی لە زانستی سیاسی شتێک تەوزیعی دەوڵ بوون وڵات ناڕوا بەڕێوە ئەمە قڵەتی میسالی ڕجا ئەەکەم ئێمە بێ ئمڕۆ حقیقەتێک بزانین وڵاتەکەمان تووشی قەیرانێک بووە قەیرانەکە قەیرانی ئابووریمان هەیە قەیرانی سیاسیمان هەیە
دەرەنجامەکان چی بوون خۆ بە خۆدا چوونەوە چاکسازی ئەمە شتێکی واردە من تەقبولی بوونی تۆکەم تەقبولی بوونی تۆکەم بڵێ قەیرانی قەیرانی واقعی نییە کێشەی سەرۆکایەتی هەرێم کێشەی 80 ساڵی حکومڕانی لە عێراقا 80 ساڵ ئێمە دەوڵەتداری لە عەربی سنی مامینی بەرامبەر بە گەلی کورد دروست کراوە قبول چارەسەری قەیرانی دارایی چارەسەری قەیرانی دارایی چارەسەری قەیرانی دارایی بە پشتمان قبولانەکرێ بە دەستکردنەکرێ بە دەستکردە ڕێزمەیە هەموو شتەکان گومانە خەنەسەری ئەمە خەتەرە ئەنی هەموو شتێک گومانی لەسرە ئەبێ سەرۆکی هەرێم گومانی لەسرە سەرۆکی بابەتەکە مەسەلە گومانکردن نییە سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێم تۆ بیڵێ ویلایەتەکەی بەسەر سویاننا دویاننا ساڵی بۆ تەمیل کراوەتەوە یان لە دو ساڵی واقعی ئەمڕۆوان ناخوازێ ئەزانی لە خوێندنەوەی یەکەمی پەرلەمان باشە باش خوێندنەوە کرا بۆ هەموارکردنی یاسایی سەرۆکایەتی بڕوا بکە قەزیی سەرۆکایەتی بۆ بە حکایەتی زۆر شتێکی جوان بۆ جەنابەت وەڵامم دەرەوە زۆر دووبارە بۆتەوە چی شتێک خوێندنەوەی دوومی بۆ نەکرد چی شتێک کی شوێنێک وەڵام دێمەوە دوو هێزی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان دوو هێز هەیە کە بۆ ناڵەی زۆرینەی پەرلەمان کە 50 زایدێک بوو 56 ئەندامی پەرلەمان کەزانی سازان ترازانی تێکەوت و ئاکاری بۆ کاتی کە پەرلەمان یاسا دەرکات لە بەرژەوەندی تۆدایە بەڵام ئەو دەڵێ وڵات بە هەرزەی سیاسی نابرێ بەڕێوە وە گۆڕان بەشێکن لە هەرزەی سیاسی ئەمە قسەی ئەو بوو وەڵامی ئەم جوملە بەرەوە جوملەیەکی واضح ئەمڕۆ جیهان ناوچەکە هەرێمی کوردستان لە قۆناغێکی هەستیارایە باش پێویستی بە دیراسەیە دیراسەش بە خەڵکی نەخوێنەوار ناکرێت دیراسە بە خەڵکی نەخوێنەوار ناکرێت دیراسە بە خەڵکی نەخوێنەوار ناکرێت چاکسازی لەم بارودۆخی هەرێمی کوردستانە بە پەکخستنی دام و دەستگا شەرعیەکان ناکرێت من سەیرم لێ دەسەڵاتێک باسی چاکسازی بکە لە پەرلەمان بترسێ و پەکی بخە سەیرم لێ سەرۆکێک باسی چاکسازی بکە کودەتا بکە بەسەر پەرلەمانە چاودێری دارایی نەهێشت بێ دەستەی نەزاهی نەهێشت بێ تەنانەت دەسەڵاتی چوار هەم سەرکوت بکە بەڵام نیە بەرزانی مام دەڵێت ئەبێت چاکسازی بکە ڕاستکەینەوە باشترە جارێکە چاکسازی جارێکە چاکسازی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەبێ ئەو قانونیەت من بۆ مەسعود و لە کاگنێچیر بۆیە جایکە بۆ بۆڵم باشە سەرۆکی لە ساڵی پێشەوە خلافی یاسایی لەسەر پۆستەکەی هەیە پرسیارەکە ئەوەیە ئەڵەیە چاکسازی با لە منەوە دەست پێکا و من ئامادەم چاکسازی لە ماڵ و مڵکی منەوە دەست پێکا یعنی بۆ پشگیری ئەمە نەکرێ مەسەلەکە پشگیری نییە مەسەلەکە پشگیری نییە چاکسازی ئەگەر بیری لێ بکەینەوە بۆیەکە لە هەرێمی کوردستانە نەک ئەوە شتێکی ڕاست نییە بەڵکو ئەمانە نیەتی چاکسازیشیان نییە ئێمە کۆمەڵێک پێدراومانەیە کە هەمووی ئەگرێ ئارگۆمنت بن یەکێک لەوانە ئەم دەستە بژێرە سیاسی خۆیان خۆڵقێنەری ئەم قەیرانانن ئەو فەسادەی کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەمانە کردویانە خۆ من نەم کردووە ئەمە یەک ناکرێت جگەل لەمە چاکسازی پێویستی بە بڕیارە پێویستی بە قانونە پێویستی بە دەستکاریکردنی یاسا کۆنەکانە ئەم دەسەڵاتە کودەتای کردووە بەسەر پەرلەمانە پەرلەمانی نێشتووە جوابی پرسیارەکە سڵتەی سیاسی نییە لە دنیاە بتوانێت کاک مەسعود ئەگەر بیویستایە چاکسازی بکە لە هەرێمی کوردستانە حکمی عورفی ڕاناگەیان حکمی چەکی ڕاناگەیان پەرلەمانی پەک ناقص ئەگەر چاکسازی بکردایە ئەبوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان شەرعیەتی لە پەرلەمانی کوردستان وەرگرتووە سوێندی یاسایی لە بەردەستی سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتاران کەسێکی نەخوێندەوەات ئەمە پرسیارێکی جدیە من وەڵام دێمەوە بەڵێ وەڵامم پێ بزوتنەوەی گۆڕان هێزێکی سیاسی مەدەنیە لە هەرێمی کوردستانە پێکێنانی هێزی ئەگەر یارمەتیزوتنەوەی گۆڕان بەشداری سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە ئەمە بەمانایە نایە کە بەشداری لە حکومڕانی کرۆ خۆ ئێمە ناین چارەنووسی ئەمیلەتە بە ئەوان بەجێ بێڵین کە لە سا 25 خەڵکی کوردستان دەنگی بە بزوتنەوەکە ئێمە داوە بەجێ نەهێشتنی یعنی جارێکی تر بزوتنەوەی گۆڕان نەیویست مەسیری خەڵکی کوردستان بۆ 4 ساڵی تر بداتەوە بەم دوێڵیان لێ بکات کە ئەوەی لە 25 ساڵی ڕابردووە کردویانە زیاتر بەرەو قەیران و بەرەو کارەساتی بەرن بەشداریکردنی بزوتنەوەی گۆڕان
پێش بەشداریکردنی لە سەردەمی ئۆپۆزیسیۆنیە پاکێجی چاکسازی باشە پاکێجی بە نیشتیمانیکردنی برادرانی کۆنترۆل ئەو شاشەمان بۆ چاکەن مامۆستا کاوە پەرلەمانتارێک دەڵێ ئەم وڵاتە کۆمەڵێک کەس تاڵانیان کردووە تاڵانیان کردووە باشە کاری وشەی تاڵان بەڕوخسەت وشەی تاڵان با من تاویکەم با پرسیارەکەم تاوەکەم ئەو کەسەی کە تاڵانەکە لە فەرهەنگی زبانی کوردیە ئەبێ بە جەردە کەواتە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە جەردەن بە تایبەتی دەڵێت کۆمەڵێک بەرپرسی ناو یەکێتی و پارتی بوونەتە جەردە و مافیا بەسەر میلەتەوە من ئەمانە چاکسازیان چۆن پێ دەکەن یەکشە بە جەنابتان بڵێم دووشت هەیە کە ئمڕۆ بێ هەستی پێ بکەین دەرکی پێ بکەین دووشتی گرنگ هەیە کە جیاوازەکە ساڵانی ڕابردوو یەکەم ئیرادەیە بۆ چاکسازی ئیرادەیەکی بەهێز هەیە بۆ چاکسازی کە سەرۆکی هەرێمی کوردستان دەستی هەنگاوی بۆ دیاری کردووە لەو چوار خاڵی کە دەستنیشانی کردووە لەگەڵ ئەوە ڕایەکی گشتی هەیە باشە واتە تاکی کورد ئیجازەم بێ واتە تاکی کوردش ئیمڕۆ پاڵپشتە بۆ چاکسازیکردنیە کە ئیمڕۆ یەکێک لە پێداویستەکانە بۆ ئێمە لە بیر نەکەی گەندەڵی خەتەرناکترین شتە کە ئەبێ ئێمە دەرکی پێ بکەین ئێمە بەرپرسیارەتی لە ئەستۆگرین باوەڕمان بە خۆمان هەیە من یەکوشت بۆ جەناب ڕاستەکەمەوە پشتیەکردنی لایەنێک نییە بەرامبەر بە قەزیەکان ئەسەن خۆڕانەگرتن یانە بەر قەزیەکانە بۆ گۆڕان خۆڕانەگە لە بەر قەزیەکان ناتوانێت خۆی ڕابگرێت ئەزای بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکرا سەیری پێکەری ڕێکخراوەی پارتی دیموکراتی کوردستان بکە لەگەڵ گروپی پارتی دیموکراتی کوردستان لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە بارزانی ژمارەیەک سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بارزانی ژمارەیەک سەرۆکی هەرێم بارزانی ژمارە 2 جێگری سەرۆکی پارتی بارزانی ژمارە 2 سەرۆکی حکوومەت بارزانی ژمارە 3 کەسی سێمی پارتی دیموکراتی کوردستان بارزانی بارزانی ژمارە 4 ئەندامی سەرکردایەتی پارتی بارزانی ژمارە 4 مەسئولی بارزانی زێرەڤانی بارزانی ژمارە 7 بەرپرسیێزەکانی ئیجازەم بەرێ بۆ ڕاستکەمە بۆ ڕاستکەمە نازانی کەم تر بەڕێزم تۆ نازانی بە شخصەنەکردنی کێشەکان ئیجازەم بەرێ لە بەرەکانی شانازیە لە بەرەکانی جان لە بارزانی ژمارە 1 و ژمارە 2 توانەکانیان لە توانەکان هەموو جۆرە بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە بەرەکانی جەنگ بوو برای بەڕێزم سەنگەری فەرماندەیی لەشکری کوردستانی دەکرد ئەو کاتە جەنابەت لەناو پەرلەمانە ئیستیعرازی ڕووخانی حکوومەتە کرد بۆیە من بە جەنابەت بڵێم سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەی جەنابەت دەڵێ ئەساساسی هیچ ئەساسێکی تانی هیچ بەکەچانەوە شەرعیەتێکی سەرۆکایەتی نییە برای بەڕێزم سەیری پەیکەری ڕێکخراوەی بکە لەسەرەوە بۆ خوارەوە بەلای زۆر جەناب لام دروست بووە چوار بەڕێز لە برایانی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژەوە کە ئەو حاڵەتە ناتەندروستە ئەو بابەتە ناتەندروستە کە لە دروست بوو بمناڵە تا ئێمڕۆ بۆ لە میدیاکانی هیچ میدیایەک خیتابیانی و قسەیەکیان تەنیا بە 1 و 6 باش یەک شتێک بەجناب وەزیرەکانی من بەڵگەم لایە بەمێژووی حکوومەتی هەرێمی کوردستان تاکە وەزیری دارایی حکوومەت بوو وەزیری دارایی و 2 ساڵ بەشداری بۆ حکومڕانیەکە کە توانی سەرۆکی حکوومەت جێگرەکەی ڕاپێچی ناو وەزارەتەکەی قبولکردنەوەیان پێ با تاڵەبانی و نێچیروان ناو بینای وەزارەتەکەی شانازیە سێکێک بە جناب بڵێ وەزیرەکانی بزودنەوەی گۆڕان جێگای شانازی شناسی کەسی تاک یەکش بە جنابتان بڵێم ئێمە کار بۆ چیەکەین کاکەوە بۆ سەرخستنی ئەم ئەزمونەی کە زۆر باشە نقطە سەری دەرکاکەوە یەک مەجای من بم تۆ دەڵێی کاک مەسعود هەنگاو ئەنێ بۆ چاکسازی ڕاستەقینە پرسیارکی منەوەی ئیرادەیەکی بەهێزێ بۆ چارەسەرکردن بۆ من بارزانی ئەمە یەکەم چی شتێکەوە گومانتان لەسەری چی شتێکەیە بەمانە ناکرێت چاکسازی بە خەڵکی ئەکات ئەسڵەن چاکسازی بە خەڵکێکەکرێت کە لە دەرەوەی هەرێمەوە جەنابتان واتە سەرلەبەری
لەبەری ئەم حکومەتی هەرێمی کوردستانە ئەم حکومەتی هەرێمی هەموو وەزارەتەکانی تیابێ ئەبێ ڕێکخراوەکانی چاکسازی ئەبێ زانکۆکانی چاکسازی بە بارزانی ناکرێت پرۆسەیەکی حیزبی بەرزانی ناکرێت ئەم ڕاقەتعیەت چییە بۆ بەرزانی ناکرێت بەڵام وەڵام مێرە با من ئەو پرسیار ئەوەی بێوێت چاکسازی باشە ئەبێ کۆی چین و توێشەکانی هەرێمی باشە کاک زۆر باشە نقطە سەری دە کاکاوە بام کاکاوە زۆر باشە پرسیارەکەم لەوەیە چاکسازی دەست پێکە ئەم وڵاتە بەدەست گەندەڵێەوە دەناڵێنێ ئەم وڵاتە قەیرانی دارایی هەیە قەیرانی دارایی بۆ چی هەیە بۆ خەڵکی فەقیر 6 مانجارێ موچە ئەدرێ خەڵکی ڕئەسمالی تووشی زەرزیان هەموو خەڵکێک توش سەرتابەری کۆمەلگەی ئێمە تووشی دوو قەیران بوو قەیرانێکی سیاسی خۆکێنرا و باشە بەگومان سەر هەموو بابەتەکان دوو قەیرانێکی دارایی ناوچەی ناوخۆی ئیقلیمی باشە دەبیە لە کاکە بڕابکە و پرسیارەکەمی هاوڵاتی ئەڵەم بڕابکە باشە بارزانی دوو جار بڕیاری داوە بۆ قەدەغەکردنی ئۆتۆمبیلی جامڕەش کە ئیشی پۆلیسێکی هاتووە بۆی کێشەی وڵاتی ئێمە سەر سارێکی جامڕەش یعنی ئەمە خوێندنەوەی بچووکی ئێوەیە ڕێبووپەڕی ڕێز کێشەی وڵاتی ئێمە کرێچەکانمان دەناڵن لەبەر بنەبوونی فەرمانبەرانمان مامۆستایانمان ئەو کاتە جەنابەت بەجەنابەت دەڵێ بەسەوەی فاکتەرەکان چەند فاکتەر هەیە مامۆستا منێک بەجەنابەت بڵێ چەند فاکتەر هەیە مافیا لە هەر قەیرانێکە کە دروستە بێ یەکێتی پارتی مافیان مافیا لە هەر وڵاتی یەکێتی پارتی مافیان بکەی بۆ من جیاوازیەکیان هەیە بۆ دڕونەکەم بۆ مجامەڵی لەبەرەوەی نزیکن لێیانەوە پێش هەموو شتێک بابزانێکی مافیا تۆ دەڵێ 25 ساڵە حکومڕان بابزانین مافیا چه حکومڕان خۆ بەتەنیا پارتی حکومڕان نەبووە بە جوملەیەک جواب دێمەوە بە جوملەیەک تۆ سەرتابار جینێک لە ناو کۆمەڵگەیە زەربی سفرەکەی برای ڕێزێک ئەمە لە هیچ قانونێکە نەبووە ئیستیقطابی ئابووریە لە هەر ناوچە لە هەر جوگرافیایەکی دیاری کراوە ئیستیقطاب ئابووریەکە لە هەرێمی کوردستانە هەیە دەیان ئیستیقطابی ئابووری هەیە بەڕێز دەکەم تۆ بچووکی مەکە بە گەورەتر بیرکەینەوە ئێمە بەڵامیەوە نەتانێت ئێستا بە جەنابەت دەڵێ هاوڵاتیە بکەم ئێمە لە حکومڕانی هەڵەمانە هەموو میلەتانی نەهامەتیەکان و ڕابردووی خۆیان لە یاد نەکردووە ئێستا ئەو کارە ساتانەیان بەسەر نایەتەوە. ئەنفال، هەڵەبجە، شەهیدان هەمیشە لە یادماندان لە بیرتان ناکەین. NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. دووبارە سڵاو کاکاوە من پێش وچانەکە نەتانێژەوە پرسیارەکەم هاوڵاتیەک زۆر بە سادەی پرسیارێکەکە ئەگەر چاکسازی دەست پێ بکرێت ئەگەر گەندەڵی بنبڕ بکرێت لە وڵاتەیە بۆ تا ئێستا نەمان بینی بەرپرسێک ئۆتۆمبیلی خۆی کەم کاتەوە خۆ هەمویان لە ژیانێکی خۆشدا دەژین هەمویان قافڵەی ئۆتۆمبیلەکانیان سەرکردایەتیەک و مەکتەبی سیاسی هیچ حیزبێک نییەوە تایبەتتریشی کەنەوە لە ناوێکێتی و پارتیە ناخۆش بژین ژیانێکی ئەتیادی خەڵک بژین لە ناو بنەماڵەکانی کە ئیستیقطابی ئەم وڵاتیان کردووە ناخۆش بژین پرسیارەکە ئەوەیە خەڵک دروشمی ناوێ خەڵک چاکسازی ڕاستەقینەوێ بەمانە چاکسازی دەکرێت من نەکش بە جەنابەت بڵێم پاکێجێکی پوختی سەرۆکی هەرێمی کوردستان هەیە هەموو لایەنە سیاسەکان
دەکرێت بیبینن گفتوگۆی لەسەر بکەن باش مامۆستایان هەر برایەکی ترش کە ڕایەکی کۆدەنگیەک هەیە لە نیشتیمانە ئەو هاوڵاتی کە تۆ باسیەکەی ئازارەکەی هەمان ئازارەکە من دەرکم پێ کردووە ئەمە زۆر گرنگە ئێمە دەستپێکێکمان هەیە شتێکەیە کە پێشتر نەبووە شتێکەیە کە من بە مامۆسای ڕوونی کەمەوە دوو شتی جیاوازمان ئمڕۆ بەدەسەوە یەک ئیرادەیەک هەیە بۆ ئەم بابەتە ڕاگرتکردنی ئەم بابەتە ڕابگیرە ئەمە ئیرادەیەک هەیە ئیرادەی سەرکردایەتی سیاسی کورد دوو لەلایەکی ترۆ ڕایەکی گشتی هەیە واتە هەموو تاکێک ئێمە ئێستا دەرکمان بە خەتەری گەندەڵێکە کردووە ئێمە لە حکومڕانیکردن ئجازە بەجان بڵێم 25 ساڵ بەچی قۆناغێکمان تێپەڕاندووە لەکوێ بووین مامۆستا ببوورە لەکوێ بووین گەیشتە کۆ 25 ساڵ گەیشتە کۆ ئمڕۆ ئەگەر سەرۆکی پەرلەمان لە پاناڵی کە لە سلێمانی کرا ئەوەی کە جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و کابینەی ئەو کە پێشکەشی لەو دەقەنووسی جوانی کە پێشکەشی کرد گوزەرێکی کورد بوو بە پێشادەکان تا گەیشتە ئیمڕۆ باش یەک پرسیارێت دروستە بێ دەکرا سەرۆکی پەرلەمانی کوردستان لەو پانێڵە شتێکی نوێی پێشکەش کردایە دەرچوون لە ناو ئەو گرێت دەرونیانەی کە هەبووە ئەو ئازارای هەبووە چونکە ئەرکی سەرۆکی پەرلەمان زۆر جیاوازترە ئێمە پەرلەمانمان بینی جاران کێشەکان دروستە بوو لە پەرلەمان بەشێک بوو لە چارەسەکردنی کێشەکان بەڵام ڕێزمەیە بۆ پۆلیس بەڵام تۆ بە چەند پۆلیسێک ڕێگری لە سەرۆکێکی هەڵبژێرراوی پەرلەمان دەکەی نەچێتەوە شارێکی کوردستان یعنی تو ئەتەوێت سەرۆکی پەرلەمان بڵێ تەنها لە ماوەی ئەو هەنگاوە ناشازە و ناشرینکردنی بە تایبەتی من ئەو پرسیارم لا دروست بووە لە بەشێک لە کوردستاندا ئازادی بووەتە زمان حاڵ زمان زەدی هەموو بەشێک لە لایەنە سیاسەکان بەڵام بۆ لایەنێکی سیاسی بڤەیە و نابێ بە هیچ شێوەیەک لەم ناوەیە گەشە بکات باش سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمانی تاکی کوردستان نییە تەنها یەک بەیاننامەیەک دژی ئەو مێمەکیشێکی زۆر کێشەماندارە ئێمە کێشەکە لەوەیە مامۆسایانی ئازیزی ئێمە فەرمانبەرانی ئازیزی ئێمە من پێم مافێکی ڕەوایان هەیە داخوازی پێشکەشکەن ئەوەی کەم حکوومەتی هەرێمی کوردستانە بەرپرسە لە دابینکردنی قوتی خۆیان باش بەڵام لێرە دەبینین لە کاتێککە ئەو بابەتە دێتە پێشەوە مامۆسایانی عزیزمە دێن بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی ڕەوا داواکەن لە حکوومەتی خۆیان کە پێویستە حکوومەت دوای دوسێ مانگ پێداچوونە بە موچەکانیان بکەن ڕاستکردنەوەی ئەمە بکرێت ڕوونکردنەوە هەبێت بەڵام لە داخە دەبینین بەداخەوە لەلایەنێکی تر شەپۆلێکی ناڕزایی ژمارە شەقامی کوردی ئەجوولێنێت بە ئاراستی ساڵی ئارامەکەتان کوا بۆ زوو کشانەوە بۆ هەوڵتانەیە ئەم چاکسازیە ڕاستەقینەیە بکەن ئەگەر 4 ساڵی ئارامی لای پارتی دیموکراتی کوردستان بە مانای پاراستنی کورسیەکەی بارزانی بوو بێت ئەو 4 ساڵە ئارامیان یەکە بزوتنەوەی گۆڕان باسی کردووە ئەگەر 4 ساڵی ئارامی لە لای پارتی دیموکراتی کوردستان مەبەست لەو تێگەیشتن لە لای پارتی ئەو 4 ساڵە بوو بێ کە پارتی دیموکراتی کوردستان وەک بەناوبانگە و شخصی نێچیروان بارزانیش بەوە بەناوبانگە سەرکەوتوو ئەبێت سەرکەوتوو ئەبێت لە ئیغراکردنی ئەو وەزیرانی حیزبەکان کە ئەسنە بەردەسی ئەگەر 4 ساڵی ئارامی پارتی دیموکراتی کوردستان ئاوا تێگەیشتووە ئەوە پارتی خوێندنەوەی زۆر هەڵی کرد بۆ بزوتنەوەی گۆڕان و خوێندنەوەی زۆر هەڵی کرد بۆ وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان کەسنە کابینە حکومڕانیەکەی نەتانەزانی ئەم وڵاتە وەکو خۆتانەمەن جەرگەی تیا بووە مافیای تیا بووە بەشداریکردنی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەدەفەکە ئەوە بووە بۆ چاکسازی بووە و ئێمە خۆمان بە بەشێک لەم هەرێمە ئازانین و خۆمان خۆمان لە سەری سەرەوەی ئەو کەسانە بینین کە دڵسۆزین بۆ چاکسازی ئێمە 4 ساڵی بەس لە 4 ساڵی ئۆپۆزیسیۆنیە بزوتنەوەی گۆڕان چەندین پرۆژە و پاکێتی یاوە بە ئێستا بزوتنەوەی گۆڕان سوپاسی یەکێتی و پارتیەکە پاکێتە چاکسازیەکانی بزوتنەوەی گۆڕان جێبەجێکەن کێشەکە ئەمەیە کێشەکە ئەمەیە هیچ زانکۆیەک نییە لە هەرێمی قسەکانم پێ نەبڕی بە یارمەتی قسەکانم پێ نەبڕی پرۆژە چییە هیچ زانکۆیەک نییە لە هەرێمی کوردستانە چی داوای لێ بکەی باشترین پرۆژە تەقدیم نەکە کارەسات ئەوەیە ئەم دەموچاوانی ئێستا خۆیان معدەنی چاکسازی نین کاکە ئەمانە بۆ خۆیان ئەمانە بۆ خۆیان سەیریکە هەموو شتەکان یەکێتی و پارتی خۆوەک لە سەرکردایەتی پارتیا 1 2 3 بارزانی ڕقم 1 تا ڕقم دەم بۆ حسابکردنی تا ڕقم دە بۆ حسابەکە تکایە یارمەتیم بە بەخسەکانم تکایە یارمەتیم بە یارمەتیم بە بەخسەکان باسی زانکۆ ئەوەی کە ئیمڕۆ ئەعلامی ئێوە ئەوەی کە بە زانکۆ دهۆکی کرد یارمەتی پیا و هەر شەرمەکە کە یارمەتی تاوانی بڕوانامەم
ئەی بەڕاستی جێی شەرمەکە ئەوەی کە ئەعلامی ئێوە ڕاگەاندنی ئێوە لەسەر زانکۆی دۆکتان کرد پێش شەرمەوەی کە ئیشتان لەسەر ئەوەی گردە لەسەر بیناکە و لەسەر شەخصەکە و لەسەر هەرێمی کوردستان کردووە بەڕاستی جێی داخە جێی داخێکی زۆر گرانە ئەم هەرزە سیاسیە زانکۆیە کراوەتەوە لە دوو زانکۆیە کراوەتەوە ناوی زانکۆکە ناوی زانکۆکە مستەفا بارزانیە ئۆکەی بەخسەکەم تاواکەم تکای کێشتان هەیە لەسەرەوە نەخێر بەخسەکەم تاواکەم ناوی زانکۆکە مستەفا بارزانیە ساڵیادی ڕۆژی کردنەوەی زانکۆکە ساڵیادی مستەفا بارزانیە ڕۆژی کردنەوەی زانکۆکە پشووی ڕسمیە بەسەر هەمووی کۆمەڵانی خەڵکی یەکەم وتاری افتتاحی زانکۆکە مسعود بارزانیە دووەم وتاری افتتاحی زانکۆکە نێچیر بارزانیە سێم وتاری افتتاحی زانکۆکە مسعود بارزانیە کە تۆ خۆنابی خۆوێنەیە کاتە تۆ خۆنەکەتان یەک خێزانە ئەو سەرۆکەی کە تۆ ئیمڕۆ خانەوادەی خۆت علامەتی استیفامت لەسەر جار لە گەورەترین کۆشتی کۆماری دەوڵەتی ئەمریکا پێشوازی لێکراوە بەڕێزەکەم ئەم خانەوادەیە ئەم خانەوادەیە وەک هەر تاکێک ئێوە خەوتونە بەڕێزەکەم ئەو سەرۆکەی ئیمڕۆ تۆ قسە لەسەری هەیە بەڵام ئەو جارە سەرکردنی گەورەترین زلهێزی سەرگۆی زەوی پێشوازی لێکراوە بەڕێزەکەم بوونی تمێن مەسەلەکە پێشوازی نییە مەسەلەکە پێشوازی نییە دیسانەوە سەرۆکی زانکۆکە کە ئەمە خاڵی شەشەمە دیسانەوە کەسێکی بارزانانی کاکە خۆ کێشەکە لەمەیانە کێشەکە لەم ڕیزبندیایە کێشەکە لە هەیکەلی ئەم حیزبایە کێشەکە لە ڕێگای دیموکراسی کۆنگرە و کۆنفرانسی خۆی باوەڕی دەوڵەتمەداری بە ناوی ئەشخاص بە جەناب دەڵێ ئەو قوتابخانە کە جەناب ئیمڕۆ تەعنیەکەی بۆ چوونێکی پێچەوانەی ئاساسەری هەیە سەرتا ئێوە ئامادەن کاکاوە بەداخەوە تۆ بە کاڵفاڵ بە تاکتیکی سەرێکی من کە ئێوە ڕازین وەکو پارتی بنەماڵی بەرزانی حکومتانکە من یەکش بە جەنابتان هەرەوەم پێ بڵێ یەک دەکە جەنابەت بڵێم وەکو پارتی مامۆسایەکیش بە جەناب وەکو پارتی ڕازینیاننا ئەوە کۆنگرە دەستنیشانی کرد زۆر باشە ئەو حزبێکە پرەنسیپیکی بەیانی تۆش برازا و خاڵۆزاکان و ئامۆزاکانی زۆر مەرجعێتێکی یاسایی مەرجعێتێکی شۆڕژگەری مەرجعێتێکی تەواو دەبینین بۆ پیرۆستان بێ وەک پارتی پیرۆستان بەس سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی حکوومەت بۆ ئەنجومەنی ئاسایش بۆ سلکی ئەمنی بۆ سلکی پێشمەرگە بۆ سامانە سروشتیەکان بۆ دارایی بۆ کاکە خۆ ئەمە بەتەنیا برای بەڕێزم برای بەڕێزم برای ئازیزم هاوشتی بەرزانی نییە ئەوی نەوتەکەت بارزانی ئەم بە ناوچەکردنە ڕێزمە بارزانی بوون شەرەفێکی گەورەیە بەڕێزەکە بڵێم کە دوو جار دەستخۆشیم لێ کارم بۆ نووسیوە ئاشتی هەورامی وەک وایە لێرە ئەچێتە ئێرە لێرای هەڵیگرنی خەنە ئێرە ئاشتی هەورامی چێ ئاشتی هەورامی چێ ئێوە سوکایەتیکردن بۆتە نەریتی ئێوانی ئاشتی هەورامی وەزیرێکی حکومەتی هەرمی کوردستانە ئەو حکومەتەی کە لەسەر ئێسک و پرووسک و ماندووبوون و ئەنفال و هەڵەبجە و بە ئێسەی بەرگریکراین پێشمەرگەوە کاکە تو بۆچی هەموو شتێکە خەنە سەر ئەماشتی هەورامی نەبڕێزەکە ئەواشتی هەورامەیە کە توانی لەگەڵ سەرۆکی حکومەتەیە بنیادی ژێرخانی ئابووری نەوت کورد بکە بە خاوەنی نەوت بەڵام لەو ڕۆژەوە دروستە لەو ڕۆژەوە کە لەو ڕۆژەوە کە هەرێمی کوردستان چۆتە سەر نەخشەی نەوتی جیهانی لەو ڕۆژەوە نەبوونی زیایی موچەنە خستە سەری سەیریگە دەرەنجام برای بەڕێزم وەڵامم بدەکە کێ خستە سەری ئەمڕۆ خەڵک سووە داوای کردووە مریشکێکی بەنێ بەقیس ئیجازەم بەرێ عیبە ئێوە بەڕێزەکەم تو باشە بۆچی تاکی کوردەوە هەزیل و وردەکەن بۆچی کەس بۆچی تاکی کوردایم ئێوە لە ڕووخاوی تاکی کوردن تاکی کوردایم ئەبێن نەبوون بێ ئازادی نەخشەی نەوتی جیهانی لەو لەحظەیە پاشی ئابووری زۆر بەرسام کردووە هۆکار بوو بۆ خستە سەری و کاکاوە یەک دقیقە کاکاوە باشە زۆر چاکە کاکاوە باشە کاکاوە کاکالی یەک دقیقە باش شانێکی کوردینەوە وڵاتان نەوت بەرامبەر بە شامپۆ
سێری کەناڵی نارتیەکەم چونکە تاکە کەناڵی بێلایەنە نافسی نییە لەبەرەوەی کەناڵێکە ڕابردووی هەیە لەگەڵ خەڵک وڵاتانی کەرکوو کاتوان لە مینەرشی زۆری کەناڵی ئەنارتی تاکە کەناڵێکە دڵم پێی خۆشە هیوات ئەنارتی بە ئازادی بە ئارەزوو خۆی قسەبی بۆ کەناڵ ئەگەر کەناڵی خەڵک نەبووە نێتوانی بەسەر بەرزی و مشتەکانی پەخشکە بۆی دەڵی خۆش کەناڵێکی ڕاستگۆیە خۆم بە تایبەتی زۆرم خۆشی و کەناڵێک کە تەلەڤیزیۆنێکی ڕاستگوێ و هەموو شتێک بەڕاست پێڵێت زمانێکی درێژە خۆی دڵی بیداران کردوەوە چونکە بێلایەنە واقعیتیایە ڕاستیتیایە کەناڵێکی زۆر سەرکەوتوشە ئارتی هەردوو چاومە ئێناتی قسەی جوانەکە کەناڵی نارتی بین تاکە کەناڵێک بێلایەن سەرکەفتی شازی کەناڵە بەلایەنەوە باش و ڕاستیەکانی ێژێت لەبەرەوە خۆشم کەلەشم وڵی ئەگەر شەو ڕۆژێک لە 24 ساعتەکەی مەجای سێری تەلەڤیزیۆنم بێ 3 ساعت 35 دقیقەی تەلەڤیزیۆنیاتی چونکە بەس ئەوە ئەبینم کە کۆمەڵێ شت دا ئەبەزێنێت خزمەتی میلەتی کورد و نیشتیمانەکە و ڕاستیەکان دەرەخات. NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. سێوارە سڵاوتان لێبێ کاک هاوە سەری من بوو کاک سەری تۆ بوو بەڵێ باش با پرسیارە باش با ئەو پرسیارە لە تۆ بکەم هەرچی جوملەیە بەرامبەر ئەم حکومەتە وتان ئاماژەتەدا ئەم وڵاتە مافیا دەیبا بەڕێوە ئەم وڵاتە کۆمەڵە بەرپرس بوونەتە جەردە ئەم وڵاتە بەتاڵ ئەمری واقعەکەوە زۆر باشە بەڵام لە قسەی ئێوە بەڵام دەڵێت ئەمە قسێکە بۆ ئەم گومان خستنە سەر هەموو شخصیەتەکان بۆ وای لێ هاتووە خەڵک ئێستا گومانکە بۆ وای لێ هاتووە هەستکەی هەرچی بەرپرس بێت دزە ئێوە ئەتانزانی وایە خۆ 25 ساڵی حکومڕانی پێشووتریان پاک بووە بۆ چون ئەو شێکەتان خوارد هەر ئەوەیە مەسلەیەک خواردن نەبووە بەشداریکردنی بسوتنەوەی گۆڕان لە حکوومەت ئەو نێچیروان بەرزانیە هەر ئەو نێچیروان بەرزانیە بۆ کە لەگەڵتانە حکوومەتی تەشکیل کرد و 4 وەزارەتان وەرگرت ئیتیفاقیەک بەپی ئیتیفاقیەک پارتی دیموکراتی کوردستان یعنی ئەزمموی هەیە لە پاشگەزبوونەوە لە ئیتیفاقیاتەکان و ناڕاستگۆیی لەگەڵ ئەمە تەبعیە ئەوێ ئەمە پاشکۆیەتی ئەوێ ئەمە شەراکەتی ڕاستەقینەی شەراکەتی ڕاستەقینەی تکایە پارتی دیموکراتی کوردستان ئەم پرۆسەیە ئێستا سەرەتای نییە کە لەسەر دەستی بزوتنەوەی گۆڕان دەستی پێکرد بێ بەڵکو لەسەر دەستی بزوتنەوەی گۆڕان شکستی پێهات ئەو کاتی کە نەیتوانی وەزیرەکانی ئەم بزوتنەوەیە ئیغرا بکات بە پارە ئەو چار وەزیرە ئێوە کە هاوکار کرا بۆی کە تاعن بۆ جەنابەت ئاماژە بخەڵی تەمەن یەکشێک زۆر گرنگە جەنابەت ئاماژەت بۆ کرد کە چوار وەزیرەوە ویستیا ئیغرا بکرد نەکرێ خەڵک ئێستا مەسەری چوار وەزیری نەباشن باش پێشکەشی کە تکایە قسە فرێدانی ناوکۆ ئەمڕۆ دەڵێن سەرۆکی پەرلەمان تیپەکەی هەڵوەشانەوە تۆپ تەقی و تیپ هەڵوەشایەوە بەو قسەی کەوتی چاکسازی بە کەسانی نەخوێنەوە ناکرێت و گەندەڵیش بە کەسانی بێگومان و خەڵکی کوردستان نەبزوتنەوەی گۆڕان بڕای بەم دەستەبژێرە سیاسیە نییە کە بتوانن چی چاکسازی بەرەوەی ئەمانە پرسیاری کاری مافیاییت کرد ئەمانە یەک جیاوازیان هەیە لەگەڵ مافیای ئاساییە لە تەواوی دنیاە مافیا بە شێوەی باند و گروپ هەیە لێرە کاری مافیایی دەوڵەتی ئەکرێ کاری مافیایی تەقنین و بەیاسایی کراوە گەندەڵی و فەساد بەیاسایی کراوە ساڵە یەکێتی و پارتی تەجوبەیان هەیە تەجوبەیان نیراوەتیە خەڵک تاقیکردنەوە بەڵام چیان کرد ماشەڵڵا کۆشیە لە ڕوویان باسی چاکسازی ماشەڵڵا ساریان هین بوو باخیان کڕی لە باغ گەڕان ئێستا ئەڵێن ڤێلا و ئوتێل و ئەمە لایەنە سیلبیانی کە باسێک زۆر باشە 25 ساڵە یەکێتی و پارتی چیان بەخشی ئێستا خەڵک 6 مانجارێ موچەوەرەگرێ ئەڵێ مریشک بە قیست يعني 6000 بقيس يعني مالي دوزار رزمه وبچوكردنەوەی تاکی کووردا یەک ئینجازی ئەم حکوومەتە لەماوەیە 25 ساڵەیە بە ئەو پیاوە یەک ئینجازمان باتێ مؤسساتمان هەیە دەوڵەتمان هەیە سەربەخۆیمان هەیە پێدراگەن بەڕێزەکەم ژیانی خەڵک لە مەقڵەتە کۆی لە داخراوی ئەقلی دەرچۆ دەرمن بە جەناب ڕاگەن پرسیارەکە وڵام تدەمەوە من سپاسی جەناب دەکەم باش سپاسی جەناب دەکەم یەکەم حقیقەتێک لە دەمی جەناب هەڵسوڕاوێکی گۆڕان بی سوماڵێ ئەمەکە جێی سوپاسە بەڕاستی ئەمە یەکەم جارە بەلام زۆر سەیرش بوو پرۆسەی ناردنی نەوت بەرامبەر بە ئیجازەم بەرێ کە ئەمە حقیقە و دانپێدانە کە ژل لە ژێرخانی ئابووری کاتی نەوتی ئیجازەم بەرێ بێ بەهای مەکەن
بێبەهای مەکەن ئەگەر خۆ دیارە دەرەنجامی ئایندە ئاسۆکە ئەوەندە ڕوونە مامۆستا لەو ڕۆژەوە خۆم بۆ بەیانی ئێوەمانەژن بەخاوەنی دەستخۆشی ئەمە یەکەم جارە یەکەم ڕاستی کە لە ئێوە ببیسم ئەم ڕاستیە کە دەڵێن بارزانی هۆکار بۆ خستن سەر وزەی جیهانی نەخشەی جیهانی لەو ڕۆژەوە قەیرانی دارایی ڕۆژەوە هەژاری لەو ڕۆژەوە ئاستی هەژاری لە هەرێمی کوردستانە دابەزیوە بۆ داتایەکە مەرە مامۆستا ئەوە بارودۆخەکەیە باشە من دادای ڕێکخراوی جۆ بە جەناب ڕێگوپێکی نەدراوە براکەم ئەسلی هەژاری بەراورد لەگەڵ حکومەتی عێراقی کە لە چەند ساڵی ڕابردوو لە تاکی کورد لە ڕێژەی ساڵ جەناب من جەناب داتا بە جەناب باشە کاک علی دەڵێن یەکێتی پارتی و ئەم دوو حیزبە حاکمڕانی کە 25 ساڵ بۆ سەپەرلەمانتاری ئەم وڵاتیان تاڵان کرد یەکێتی و پارتی ئێستا ناتوان چاکسازی بکەن ئەمان ناتوان چاکسازی بکەن وەڵام بەڵێ بەڵێ چاکسازی شەکرێ ئیرادەش هەیە و دەشکرێت و مامۆستا جەناب ئیرادەیەکی بەهێز یەکێتی و پارتی ناتوانێت چاکسازی بە خەڵکی گەندەڵ ناکرێت چاکسازی بە خەڵکی فاسد ناکرێت چاکسازی بەهێزی چەکدار ناکرێت چاکسازی بە حکومەتێ بە بڕوانە ناکرێت چاکسازی بە بەفیڕۆتاڵینەوە ناکرێت چاکسازی بە خەڵکی ئەکادمی ناکرێت بەشێک لە ڕاستی لای کامیان بوون